بەخوای ئەوی پارەی پێ بوو ئەوە لێ وەردەگرن ئەو برادەر و ناساری بە قەردیش دەدەین ئەو خۆری پێوەڕی بێ تێ هەڵدەدەین. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. کەشی هەولێر کەشێکی سارد و باراناویە. لەم کەشە ساردە خواردنی هەڵ و قازە. لەسەر ئەو بابەتە دەچمە لای مام لوقمان و لەسەر ئەو بابەتە گفتۆگۆ دەکەین. مام لوقمان سڵاو لێبێ. ئەحواڵت؟ یاخوا بەخێر بێ. سەلامەتی؟ الحەمدوللا بەخێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم پایتەختی کوردستان ئێمەش پایتەختی قازان. ئەنگو پایتەختی قازان. ئێرە پایتەختی قازان پایتەختی کوردستانیش. بەڵێ. نەخۆشی مام لوقمان خۆ. ئەمن تەندروستیم گەلێک ساغەوە. تەندروستیم گەلێک باشە لە خوای بەزێ هەتا گۆشت قاز و گۆشت قەلی خۆم ناوی دێ ڕازیمە. وەیان نا تەماشاکە سعری قەل و قاز کو ئێستا؟ بەخوا قەلی کوردی چیلۆی بە 12,000 قازی خۆمانە چیلۆی بە 12,000 هەیە بە 10,000 قازی گەورە بە 12,000 قازی هەتا 4 کیلۆ ئەوانە چیلۆی بە 10,000 زیاتر قاز زیافیاتی زۆرترە یان قەڵ؟ بەو قازەکە ڕەوازی زیاترە قەلەکەش باشە لە خوا بە زیادی ئەویش ڕەوازی زۆر باشە پێشان قەل باشتر دەڕۆژ لە قازی ئێستا بای دایتۆن پیرێژن و میرێژن بڵێن قەلەکەی قازەکەت بۆ سەر دەبڕم ئەوە قاز کامەی خۆشترە بۆ خۆ هەر گۆشت قەل خۆشترە کامەی زیاتر دەخۆ وەڵڵا من ناوێت تەماشا بەس گۆشت قەلی دەخۆم ئەرێ وەڵڵاهی بەیانیش گۆشت قازم خواردی بۆ بەیانی ینی بازاری کەس نییە ئێستا بازار هەمووی بازار هەموو شتێکی خۆشە خۆشە هەرێ وەڵا لە خوای بە زیادی بازاری پایتەختی کوردستان هەموو بازارش خۆش پایتەختی قازانە پایتەختی قازان و کوردستانە کوڕێمە کوردستانین هاید بە کوردستانین شانازی بە کوردستان هەرێ وەڵڵا هەر سابرێ خۆم کیلۆ قاز بە چەندە؟ کیلۆ قازی بە 10,000 هەیە بە 12,000 هەیە قازی باش بە 12 قەڵەکە بە چەند؟ خەلی خۆمانەی چاک کیلۆی بە 12,000 ئەدی مام لوقمان خەڵک بە قەر دەیبایان بە حازر پارەکەی دەدەن بەخوای ئەوی پارەی پێ بوو ئەوە لێ وەردەگرن ئەو برادەر و ناساری بە قەردیش دەدەین ئەو خۆری پێوەڕی بێ تێ هەڵدەدەین بۆچی ساحیبی مەتعەمەکەی چی زیاتر بە قەر دەیبا؟ مەتعەمەکان زۆر دەبن بە قەر هەفتە بە هەفتە پارەیان لێ وەردەگرین پارە دەدەن پارەی نادەن هاوبرێ هەموو پارە ئەوە من لەکەم مەتعەمەکان بە هەرێ وەڵا لە خوای بە زیادی هەیە مام لوقمان دەرێن قاس قەت تەڕنابیەوە ڕاستە قاز ئەگەر لە سبەن هەتا هێواری بارانی پێکەوت تەڕنابی تەڕنەبستەوە تەڕە نا تەڕنابی بڕ قازەکەت بۆ دێنم کەزانم تەڕەیان نا بارانشی پێ بکەوێ بارانیش بێکەوت تەڕنابی ماشەڵڵا بە دوندی خۆی هیچ بە دوندی خۆی هیچ دەکات دوندوکی هیلتەرە هەرێ وەڵا عینیکەکەی هیتەرە هەرێ وەڵا دوندەکەی هیلتەرە سوبحان الله وها خۆ خاوێن دەکاتەوە ها سەیریکە هەموو خۆ بە دوندوش لە خۆیان دەن ئەتۆ ئەگەر ڕۆژێک قەڵ و قازی نەبینی سەبرت دێیە وڵا من هەم بەدامی لە بۆم دێ ئەو ڕۆ ئێستا دوو پیکامان لۆ هاتی لە خۆی بە زیادی دوو پیکا چەندە خۆش دەبی کە دیمەنی قاز و قەل و مریش گۆشتان دەبینی وەڵا هەموو دەمێ بازار قەل و قاز و ئەوانە خۆشترە فترەی کە بدەبتە بازاری مریشک عالم بۆ هێلکەی دەکرد بۆ دانانەوە بۆ هێلکە ئەوانە ئێستا مریشک بازاری نییە کە لە شێر مەتحەم دەیبا قازە مەتحەم دەیبا هاوڵاتی زۆری دەبن حەزت لێ خەڵک بێ لەکنێت و کامی ببا قەلی ببا مریشک قازی ڕستی هەموو جیرانەکانم بدا ئەوەی مشتری دێ حەزت لێ کە قازەکەی بایان مریشکەکەی بایان جی قەڵەکەی ئەی برادەری خۆشەی خۆم دەرم قەلەکەی بە خۆشترە لە قازەکەی ئەرێ وەڵا قازەکە حیب لەبی بار و ئەوانەی هەندرێژە هەر بە سینگ و ڕانەکەی هەیە قاس قەل ماشەڵڵا ڕانی و باری و قاچی و کاتیشمان گرتی گۆ بەخێرن گۆ برا گەورەنە گۆ بەڕێزنە گۆ لە خزمەتتاندانە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە دەیبینن ئەمە بازاری قەل و قازە لە شاری هەولێر قسەکانی مام لوقمان باسی لە نرخی قاز و قەل و ئەو بابەتانەی کرد کە لە وەرزی زستاندا لێر ینی هەرزانە لەکنەتو ئەوکە مام لوقمان گوتی کە ئێستا نرخەکەشی هەرزانە و داوا لە خەڵک دەکا لە شوێنی قازیش قەلەکەی بخۆن چونکە کاتی قەڵ خواردن و قاز خواردنە